وانەیەکی تر دەست پێ دەکەین لەوانەکەی پێشوو گفتوگۆ لە گفتوگۆکە گەیشتینەوەی کە سوکرات و میلتۆس بڵین کالیکلیس لەگەڵ سوکرات گەیشتونەتە شوێنێک کە کالیکلیس دەیەوێ گفتوگۆکە جێبێ. طبعا سوکراتیش دەڵێ ناکرێت ئێمە حکایەتەکە نابێت حکایەتیش بێت دەبێت سەرێکی بۆ دروستکەین نابێت جامێکی نەبێت. ئەوە شتێکی باش نییە تۆ دەکشیتەوە لە گفتوگۆکە. با جۆرێک بێ ڕێک دەکەون لەسەرەوە لەبەرەوەی گۆرگاس داخەلە دەکات. گۆرگاس حەز دەکات گفتوگۆکە بەردەوام بێت. گۆرگاسیش میوانی کالیکلیسە. لەبەرەوە کالیکلیسی شازی دەبێت دەڵێ من لەگەڵ شتەکە دێمەوە ناوەکو گفتوگۆکە و شانەی دەڵێ دەبێ هەرچی دەڵێ بڵێ. تامان لێرەوەی تر سوکرات ناچارە خۆی لەگەڵ خۆیان قسە بکە، یعنی خۆی قسەکان بکە و جوابیش بداتەوە. کەمتر کالیکلیس مشارەکە دەکا، بەس لە هەندێک شوێنە فعلەن ناچار دەبێت مشارەکە بکە کالیکلیس. ئێستا لەسەر پەرەگرافێکین کە سوکرات تایە هەموو شتانی کە پێشتر باس کراون بە کورتی دەیانڵێتەوە. ئەو نەتیجانەی پێی گەیشتون لەگەڵ کالیکلیس و لەگەڵ پۆلس و گۆرگاسیشە دایانهێنێتەوە سەر مێزەکە تاوەکو لەوێەوە جارێکی تر دەست پێ بکاتەوە بە باسەکەی، یعنی باسەکەی بەرەو ئەنجام ئەو ئەنجامە بەرێک کە پێویستە بڕۆ. بابزانین لە کێوە دەست پێ دەکا سوکرات، یعنی ئەو ئەنجامانی کە پێشتر باسی کردووە لە کامیانەوە دەست پێ دەکا. تامان لێرە لە ئەنجامەکانی ئەو ئەنجامانەی کە لە سەرەتاوە لەگەڵ کالیکلیسا پێ دەگا دەست پێ دەکا. ئەڵێ سوکرات باشە گوێ بگرم، یعنی مادام تۆ مشارەکە ناکەی گوێ بگرە و ڕێگە بدە بە ئەوەی پێشتر وتمان هەر لە سەرەتاوە بە کورتی باسی بکەمەوە. پرسیارەکەەوە بۆ ئایا چاکە و خۆشی هەمان شتن؟ هاوڕابوون لەسەرەوەی کە یەک شت نین. ئەگەر بیرتان مابێ ئێمە باسی ئەومان کرد چۆن ئارگۆمنتەکانی سوکرات بۆ ئەوە چین کە خۆشی و چاکە دوو شتی جیاوازن. بۆچی؟ چونکە لای کالیکلیس ئەو پێ لەسەرەوەدا دەگرێت کە ئەوەی لە خۆشیایە ئەوەی چێژ دەکا ئەوە چاکە، چاکەکانەوەن کە زۆرترین چێژ لە ژیانە دەکەن، خراپەکانیش ئەوەن کە یعنی لە ئازاران. ئەو کاتە کالیکلیس ئازار و چاکەی بەستوو بە یەکەوە، ئازار و خۆشی بەستووی بە چاکە و خراپەوە. بە معنایەکی تر ئازار و خۆشی کردووە بە ئەساسی شتێک کە چاکە یا خراپە. بەو معنایە گەر ئازار بوو کەسەکە لە ناو ئازارا بۆ و کەسە خراپە، کەسەکە لە ناو خۆشییا بوو و کەسە چاکە. یعنی بنەمای چاکە و خراپە لای کالیکلیس عیبارەت بوو لە بنەمای چێژ و ئازار. ئەی سوکرات بە چەند ئارگۆمنتێک ئەمەی هەڵوەشاندەوە کە چێژ و ئازار شتێکە، چاکە و خراپە شتێکە. شتانێک هەیە چێژیان هەیە بەڵام خراپن، چێژ بەخشن بەس خراپن، و چێژت دەدەنێ بەڵام دەتکوژن. شتانێکیش هەیە کە ئازارت تووشی ئازارت دەکەن لەگەڵەوەشە چاکت دەکەن، یعنی چاکت دەکەنەوە. و ئەو لەسەر بنەمای ساغی تەندروستی جەستە لەلایەکەوە و مەزوعی کالیکلیس هەڵدەوەشێنێتەوە بنەماکەی کە هەیەی. جا لێرە دەڵێ هەردووکمان هاوڕا بووین لەسەرەوەی کە چاکە و خۆشی هەمان شت نین. ئەڵێ دوایەوە وتمان ئەوە خۆشە بۆ ئەوەی دەکەین کە چاکە، یا ئەوەی چاکە بۆ ئەوەی دەکەین کە خۆشە. یعنی شتێک هەیە، هەر شتێک بێ کە ئێمە دەیکەین ئەو شتە لەوێوە دەکەین، یعنی کە خۆشە، خۆشیەکەی وامان لێ دەکا کە بیکەین، یا چاکیەکەی وامان لێ دەکا بیکەین. بە معنایەکی تر ئەو شتە
دەبێت چاک بێت جا خۆشیەکەی قبوڵە لای ئێمە جا خۆشە یاوەکو ئەو شتە ینی ئەگەر چاکیش نەبێ خۆشە ینی ئەگەر خۆش بێت چاکە بە معنایە خۆشیەکە بکەینە ئەساس بۆ چاکێکە بۆ نمونە تۆ شتێکگەیە دەیخۆی لەبێەوە دەیخۆی کە ئەم شتە چاکە یا خۆشە ینی ئەم شتە لەبەر ئەوە خۆشە لەلات کە چاکە یا لەبەر ئەوە خۆشە لەبەر ئەوەی کە چاکە خۆشە لەلات تەبەنە لێرە سکرا دەوێت شتێک ڕاست بکاتەوە ینی چاکە بنەمای خۆشیە و خۆشی چییە بارکراوە لەسەرەوە ینی بەستاوەتەوە پەیوەستە بەوە خۆشی بە بێ چاکە بە شکلێکی سربەخۆ ینی ناکرێ باسی چاکی و خراپیەکەی بکەین پەیوەست بە چاکەکەەوە ئێمە دەتوانین بڵین ئەوە خۆشە تاوان ئێمە شتانێکی زۆر هەیە کە خۆشن بەڵام خراپن لەبەرەوە غەڵەتە ئێمە لەبەر ئەوەی خۆشن بڵین چاکن تاوان شتانێکی شەیە چاکن بەس ناخۆشن شتانێکی شەیە چاکن و بەڵام خۆشن ئەو شتانەی کە چاکن و خۆشن ئەلێرام ئەو وینە دووز دەبێت ئایا ئێمە لەبەر ئەوەی چاکن خۆشیەکەی خۆشی ئەو شتەمان قبوڵە یعنی بە معنایەکی تر ئەگەر ئەو خۆشیە ئەو شتانە خراپ بوونایە ئەو خۆشیەی کە پێمان دەدەن قبولمان دەکرد ینی پێ ڕازی دەبووین ینی کە خۆشیەکەمان دەدەنێ بەڵام لە عینی کاتە وێرانمان دەکەن بێگومان نەخێر کە ئێمە دەزانین ئەم شتە وێرانمان دەکات چەند خۆشیش بێ لە لامان چییە لە لامان شتێکی خراپە شتێکی ناشرینە شتێکی ناخۆشە بەو معنایە ناکە خۆی خۆشیمان ناداتێ بەو معنایەیە کە ساغیمان تێک دەدات لەبەرەوە دەبێ من لە ساغیەوە ساغی بکەینە ئەساس بۆچی بۆ خۆشی نەک بە پێچەوانەوە خۆشی بکەینە ئەساس بۆ ساغی لەبەرەوە ئێمە شتێکمان دەوێ خۆشی شتێکمان دەوێت لەبەر ئەوەی شتەکە چاکە ینی خۆشیمان لەو شتە دەوێت لەوێەوە کە چاکە ئەگەر چاک نەبێ خۆشیەکەشمان ناوێت نەک ئێمە شتێکگەیە خۆشە لە لامان لەبەر ئەوە دەڵێن چاکە ینی خۆشیەکە بکەینە ئەساس بۆ چاکیەکەی ینی خۆشیەکە نابێتە ئەساس بۆ چاکیەکە یان لە خۆشیەکەەوە ئێمە ناتوانین پێناسی چاکەکە بکەین ینی هەر شتێک خۆش بوو کەواتە چاکە ئەمە ناکرێت هەر شتێک خۆش بوو کەواتە چاکە لەبەرەوە ئێمە ناتوانین بڵین ئەوەی خۆشە لەوێوە ئێمە ئەوەی چاکە لەوێوە ئێمە دەمانەوێت کە خۆشە چونکە خۆشەکە شتێکی سەربارە بە نسبەت چاکەکەەوە ئەمە چیمان نیشان دەدا ئەوەمان نیشان دەدا کێ ئامانجی لە شتەکانە چاکەیە چاکی ئەو شتەیە ینی چاکی ئەو شتەی دەوێت ئەو شتە چاک بێت وە چی لە شتەکانە ئەوەی دەوێت کە خۆش بێبووی لێرە کەسێک کە تەمان لێرە کە دەڵێن چاک لێرە زیاتر سکرات لەناو شتە ئەو بابەتانایە کە ڕەبتی بە مۆزۆی ساغی و تەندروستی لەشەوەیە وامە بە نمونەی بە ئاسانی دەتوانین بۆ بێنینەوە لەوەی کە دەرمانێکت هەیە دەرمانەکە تاڵە بەڵام تۆ قبولی دەکەی ڕازی پێی بۆچی چونکە چاکە لەوێەوە چاکەکە دەتوانێت چاکت بکاتەوە ینی ئەوەی چاکە دەبێت بتوانێت چاکت بکاتەوە شتێک کە تۆی چاک نەکردەوە ینی چی ینی چاک نییە لە عینی کاتی شایە شتانێکمان هەیە خۆشن بەڵام لەشمان تەندروستی لەشمان تێک دەرە خۆشیشن لەبەرەوە خۆشی و ناخۆشی شتێک پەیوەندی نییە بە چاکی و خراپی ئەو شتەوە ئەم دوانە دووشتی گیان لە عینی کاتیشا سکرات دەیەوێت بڵێ چاکی ئەساسە بۆ ئەوەی شتێک
ئێمە خۆشیەکەی قبولکەین ینی بمانەوێت ئێمە شتێکی چاک خۆشیمان لە شتێکی چاک دەوێت خۆشیمان لە شتێکی خراپ ناوێت بۆچی چونکە خراپەکە خۆشیەکەمان پێدەدا بەڵام لەلایەکی ترەوە تووشی ئازارمان دەکات لەبەر ئەوە ئێمە شتێکمان بۆیە لا خۆشە چونکە چاکە نەک بۆیە لا چاکە چونکە خۆشە ئەڵێ ئەوەش هاوڕابووین لەسەری ئەوە تەمەن پێشتریش بە شێوازێکی تر ئەم مەوزوعمان باس کردوێتەوە لە گفتگوکەی کالیکلیس و سوکراتە زانین دوایەوە چیتر دەڵێ ئەڵێ گەیشتین بۆەوەی ئەوەی خۆشە بۆ ئەوەی دەکەین کە چاکە اینجا پرسیمان ئایا ئەوەی خۆشە ئەوە نییە خۆشیمان پێدەدات و ئەوەی چاکە ئەوە نییە کە چاکمان دەکات لەسەر ئەمە شاوڕابوو هەر شتێکی خۆش ئێمە دیاری دەکەین خۆشە ینی دایمە شتی خۆش بە نسبەتی زاتێکەوە خۆشە کە خۆشی دەدا بەو زاتە ئەو زاتە هەستی پێ دەکات ینی شتێک خۆش نییە ئەگەر ئێمە بێت و خۆشیەکەی ئێمە لامان خۆش نەبێت ینی خۆشی شتەکە لەوێوەیە کە لای ئێمە خۆشە ئەوەنا بەسەر بەخۆی خۆی لە خۆیان شتەکە ناتوانین هیچ شتێک بڵێن خۆشە یا خۆشنی لەو کاتا دەتوانین بڵێن خۆشە کە خۆشیەکەمان دەداتێت کەواتە ئەلێرەوە دەتوانین بڵێن ئەوەی خۆشە ئەوەیە کە خۆشیمان دەداتێت ئەوەی خۆشە ئەوەیە کە خۆشیمان دەداتێت ئەی ئەوەی چاکە چی دەکا ئەوەیە کە چاکیمان دەداتێت ساغیمان دەداتێت ئەڵێ من ئاوام وت وابزانم تۆش لەگەڵما هاوڕا بوویت کە چاکی خۆشی هەر یەکەیان شتێک لە ناو ئێمە دەکەن شتێک چاک بێ لەگەڵ شتێک خۆش بێ هەر یەکەیان کە بەر ئێمە دەکەوێت شتێک لە ناومانە دروست دەکەن ئەگەر چاک بوو چاکیمان لە ناو دروست دەکەن ئەگەر خراپ بوو خراپیمان لە ناو دروست دەکەن ئەگەر خۆش بوو خۆشیمان لا دروست دەکەن وە شتێکیش چاک بێ ئەوەشی دەیدا چییە چاکە ئەوەی دەیبەخشێ چاکیە بە شتێکی تر اینجا دوایەوە دەچێتە سەر بابەتێک تۆزێ ئاڵۆسرە لەوانەی تر ئەڵێ دوایەوە پرسیمان ئایا ئێمە و شتەکانی تریش لەبەر ئەوە نییە کە خاصیەتێکمانتیایە بۆیە چاکن بۆیە چاکی ینی چاکی ئێمە بە چاکە چاکی بەڵام ئەم چاکەیە کە لە ئێمە هەیە لە چیەوە هاتووە ینی یەکەم جار پرسیار دەخاتە سەر ئەوەی بە چی شتێک چاکە بە چاکی چاکە ینی ئەگەر چاکی لەو شتا بوو ئەو شتەش چاکە اینجا دێتە سەرەوە ئەی چاکی خۆی چییە تاوان لە مەوزوعی چاکیە ئەو ئەمە دەگەڕێنێتەوە بۆ مەوزوعی هاوسەنگی و هاوسەنگی لەوەی کە فیزیکیە و ئەوەی کە جەستەییە و دادوەری بۆ ئەوەی کە نەفسیە دەرونیە ینی هەماهەنگی دەروون لەگەڵ هاوسەنگی جەستە ئەگەر جەستەیەک هاوسەنگ بوو و ئەوەی کە لە ناویا هەیە بە دابەشبوونێکی ڕێک دابەش بوو ئەوە ئەو جەستەیە ساغە ئەگەر دەروونێک لە ناو خۆیان کێشەی تیانە بوو هەماهەنگ بوو ئەوە ئەو دەروونە دەروونێکی ساغە ئەوەش ساغە چاکە حەسەبەوەی سوکرات دێڵێ ینی سوکرات پێی وایە چاکی شتێک لە ئەگەر جەستە بوو لە هاوسەنگیەوە سەرچاوە دەگرێت ئەگەر دەرونیش بوو لە هەم ئاهەنگیەوە سەرچاوە دەگرێت ئەی دەرونی هەم ئاهەنگ چیەوەی لە ناوخۆی ئاوەهەنگە ئەوەیە کە لە کار و کردەوەکانیە دادوەرە خۆپارێزە ئەو هینەکانی تایە فەزیلەتەکانی تایە کە هەیە یان ئەم فەزیلەتانە بۆ ئەوەی لە کەسێک کار و کردەوەی کەسێکا دەرکەون پێویستیان بە چییە بەوەیە کە ئەو کەسە دەروونێکی هەماهەنگی هەبێت
بە معنایەکی ترە و فەزیلەتانە لە دەروونێکی ناهام ئاهەنگەوە دەرناکەون وە کاتێک ئینسان ستەم دەکا خراپە دەکا خۆپارێز نییە لە مەسەلا کاریەکان ئەوە چی دروست دەبێت لە ناو دەرونیە ناهەمانگی دروست دەبێت یعنی پشێوی دروست دەبێت لە دەرونە ئەم پشێویەی دەروون تەبان وا دەکا کە تۆ لە ناو ئەو خراپە ئەو شتانە بمێنیتەوە و بۆ ئەوەی ئەم شتانە لێ دەرچێت دەبێت دەروونت لەو شتانە کە پشێوی لە ناویا دروست کردووە پاک بکرێتەوە تاوەکو بگەرێتەوە دۆخە هەمانگەکەی خۆی هەست دەکەم لێرە شکالێکەیە یعنی شکالەکە لەوایە ئایا دەروونێک بەوەی کە ماهەنگە دەتوانێت چاک بێت یعنی ئەگەر دەروونەکە ماهەنگ بۆ کاتە کەسەکەش ئەوەی دەیکا لە هەڵسوکەوت و ئینفعالات و هەر شتێکە دەیکا شتەکانی ڕەوا و چاک و باشن یاوەکو کەسێک دەبێ ئەمانە بکاتاوەکو دەرونی هەماهەنگ بێت ئایا کەسانێ خراپە و تەعەدا و ناڕەوایی و ئەوەی کە لە زمنی شتە خراپەکان دادەنرێت ئەگەر ئەوانە بکە بەهۆی ئەوە کە ئەوانە دەکا پشێوی دەکەوێتە ناو دەرونیەوە دەرونی پڕ دەبێت لە فەوزا ئەو هەمانگێ لە دەستدەدا یاوەکو دەرونی ناهەماهەنگە بۆیە ئەو شتانە دەکات ئەمە پرسیارێکە تەبەن لێرە سوکرات ئەو پرسیارە ناکە بەڵام ئەو ئەوەندە دەڵێ ئەڵێ لای من خاصەتێکی وا هەبێت کە دەبێت خاصەتێکی وایە بێت تا شتە چاک بێت ئەوەیە کە بە کالیکریس دەڵێ ئەڵێ دوای ئەوەی پرسیمانایە ئێمە و شتەکانی تریش لەبەر ئەوە نییە کە خاصەتێکمانتیایە بۆیە چاکین هەر خۆشی وەڵام دەداتەوە دەڵێ کالیکلیس لای من دەبێت خاصەتێکی وا هەبێت تا ئەو شتانە چاک بن یعنی دەبێت خاصەتێکە بێت زانی خاصەتەکە وەکوتم تاوان لای ئەمێنە هاوسەنگی و ئەمە هەوانگیە ئەو شتە کۆشکێک بێ یا لەشێک یا دەروونێک یا زیندەوەرێک بۆی خاصیەتێکەوە چاکە ئەو خاصیەتە شتێک نییە هەر لە خۆیەوە هەبێ بەڵکو بەرەمی ڕەخستنێکی تایبەتی ئەو شتەیە یا بەرەمی هاوسەنگێکی تایبەتە یا هونەرێکی تایبەت کە لەگەڵ سروشتی ئەو شتەدا سازە بۆ نمونە دەڵێن خانوویەکی چاک دواتر ئەگەرین بوو دەچمەوە سەر ئەو پرسیارێکە کردم وتم لێرە باز ناکرێ ئەو دوانایە هەمانگی دەروون سەرچاوەی کردەی چاکە و پشێوی دەروون سەرچاوەی کردەی خراپە تەبەن لێرە دەروون لە هەندێک تەرجەمەکانە بە ڕۆحیش تەرجەمە کراوە یانی ئایا کامیان هۆکارە بۆ ئەوی تریان ئایا شتێکی ترەیە لە دەرەوەی ئەوەی کە ئێمە ئەوەی لێمان دەکەوێتەوە چاک بێت دەروونمان بخاتە ناو هەمانگیەوە ئایا جەستە بەچی ئەمانگ دەبێتەوە بۆ هاوسەنگ دەبێتەوە بۆەوەی لە ساغیا بمێنێتەوە دەبێت چی بکات شتێکگەیە بیکات یان بۆەوەی نەخۆش نەکەوێت بۆ نمونە وەرزش شتێکە لەو شتانەی کە مرۆڤ دەیکا بۆەوەی جەستەی ساغی جەستەی ڕاگرێت ئایا دەروونی شتێکی هەیە بۆ ئەوەی بیکات تاوەکو ساغیەکەی ڕاگرێ هەمانگیەکەی ڕاگرێ یعنی وەکو چۆن بۆ جەستە وەرزش هەیە بۆ ڕاگرتنی ساغیەکە تەبان ئەگەر جەستەکەش نەخۆش بکەوێ ئێمە پزیشک هونەرێکمان هەیە ئەو هونەرە کە پێی دەڵێن هونەری پزیشکی دێت چی دەکا ئەو جەستەیە دەخاتەوە دۆخی ساغی ئەی بۆ دەروون شتێکگەیە وا بکە ساغیەکەی ڕاگرێ هەمانگیەکەی ڕاگرێ ئەگەر هەمانگەکەی تێک و شتێکگەیە وا بکە کە بگەڕێتەوە دۆخە هەمانگەکەی خۆی ئەمە تقریبەن ئەو پرسیارانن کە سوکرات دەیەوێت وەڵامیان بداتەوە تەبەن لە وانەکانی پێشوشە ئێمە ئاماژەمان بەوە کردووە کە
ئەمانە چۆنن ئەوەی بۆ جەستا ئاوایە بۆ دەروون کامەیە. ئێستا بە بچینەوە سەر تێکستەکە. دەڵێ تەبان هەر شتێک لەو شتانە کۆشکێک بێت، باڵەخانەیەک بێت، یان لەشێک بێت، یان دەروونێک بێ، یا زیندەوەرێک بێ بەگشتی، بەهۆی خاصیەتێکەوە چاکە. ئەو خاصیەتە شتێک نییە هەر لە خۆیەوە هەبێت، یانە ئەم خاصیەتە لە خۆیەوە نییە، بەڵکو ئەم خاصیەتە بەرهەمی شتێکی ترە. کەواتە هارمۆنیای دەروون و هاوسەنگی جەستە بەرهەمی شتێکن. ئەم شتە چییە؟ ئەڵێ یا ڕێخستنێکی تایبەتی ئەو شتەیە، بۆ نمونە کۆشکێک چاکە لەکوێوە چاکە؟ لەوێەوە کە بە ئەندەسەیەکی بە ئەندازەیەکی ڕێک و مەزبوط دانراوە. ئەو نەخشەیە کە لە سەری بەرجەستەی کردووە نەخشەیەکی ڕێک و تەو و تەواوە. بەڵام ئەگەر نەخشەکە تەواو نەبێ ئەو کاتە چی ڕوو دەدا؟ ئەو کاتە دەکرێ و خانووە بڕوخێ، ئەو باڵەخانەیە بڕوخێ، بۆی ئەوە کە چیتیانە، بۆی ئەوە نەخشەکە کاتێکەوانە بەپی نەخشەکەیان شتەکەیان دروست کردووە لە ناو نەخشەکە ئەو هاوسەنگیەی کە هەیە حسابی بۆ نەکراوە. کە هاوسەنگیەکە حسابی بۆ نەکراوە کاتە چی ڕوو دەدا؟ ئەو کاتە دەڕوخێ، چونکە ئەوەی لە ڕاستیا شتێک ڕادەگرێ چەند وزەی ئەو شتەیە ئەوەندەش هاوسەنگیە. یعنی هاوسەنگی خۆی جۆرێکە لە هێز، یعنی هەر ئەوەی گرنگە هێز ئەگەر هێز خۆی بەتەنیا بەبێ هاوسەنگی دەکرێت دژی خۆی ببێتەوە، ینی دژ بێتەوە لەگەڵ خۆیان. و کاتێک کە فعلەن هاوسەنگە ئەو کاتە دەتوانێت ئەو ئامانجەی کە هەیەی بیپێکێ، دەتوانێت شتێک ڕاگرێت. یعنی شتێک بە هاوسەنگێک ڕاوەستاوە بۆ ئەوەی ئەم شتە چیا بچێ، ئێمە پێویستمان بە هێزێکی زۆر کەمە بیخەینە سەر لایەکی و هاوسەنگەکەی تێبدەین. وەک کە خستمانە سەر ئەو لایە هاوسەنگەکەی تێکچوو، ئەو شتە خۆی تێک دەشکێنێ. یعنی ئەو هێزەی کە لە ناوی هەیە چی دەبێت؟ بە کۆمەڵی ئاراستە دەژوڵێتەوە کە ئاراستەکە لە جاتیەوەی باڵەخانەکە بە وەک خۆی ڕاگرێ، باڵەخانەکە چی لێ دەکە؟ چێکی دەدا. لەبەرەوە هاوسەنگی عیبارەتە لە چی؟ لە ئەو تەوازنەی کە لە ئاراستەی هێزەکانە هەیە. ئێستا شتێک کە ڕادەوەستێ لە دۆخێکی هاوسەنگە ئەوە دوو هێزەیە بە دوو ئاراستەی جیاواز کە دەرەنجامەکەیان سفرە. یعنی لەو حاڵەتە هێز لەو خاڵە سفر بووێتەوە. هەر لەبەرەوە بە شتێکی بچووکی بخەیتە سەر لایەک زیادکەی، ئەو کاتە چی ڕوودەدا و لاسەنگێ ڕوودەداوە و لاسەنگێ دەکرێت بێتە هۆی وێرانبوونی شتەکە. لەبەرەوە ڕێک خستنی شتەکە بەو معنایی کە بە شێوەیەک ڕێکی خەین تەوزیعی هێز لە ناو ئەو شتەدا هاوسەنگ بێت، ئەوە دەبێتەوە ئەوەی ئەو شتە ڕاوەستێت. کەواتە چاکی شتێک لە لایەکەوە عیبارەتە لە چی؟ لەو ڕێکخستنەی کە ئەو شتەی پێڕێکراوە. ئەگەر بە ڕێکخستنێکی باش ڕێک خراپێ ئەو شتەش باشە، ئەگەر بە ڕێکخستنێکی خراپ ڕێک خراپێ شتەکە خراپە. تەمان دوای ئەوە دەڵێ یا بەرەمی هاوسەنگی گێکی تایبەتە. تەمان هاوسەنگی تایبەت ینی چی؟ ینی بۆ هەر شتێک ئێستا تۆ باسی هاوسەنگی دەروون دەکەی جیاوازە لە هاوسەنگی جەستە و جیاوازە لە هاوسەنگی لە مادە. و ئەمە هاوسەنگێکی تایبەتە. تەمان لێرە ئەرستۆ سوکرات یا ئەفلاتون نزیک دەکەوێتەوە لە بۆچوونەکانی سوکرات، چونکە لای سوکرات مۆزوعی هاوسەنگی
هەر نەک دەبێتە ئەساسی تەنانەت ئەساس بۆ کردە ئاکاریەکانیش. هاوسەنگی ئەو بەینی میانەگیری ناوی دەبات. یعنی چی؟ طبعا هاوسەنگی شتێکی هەینە، ینی ڕێژەیە، بە ڕێژە دەڕوا بەڕێوە. بۆ نمونە بۆ ئەوەی کەسێک بە هاوسەنگی خواردن بخوا، ئەگەر کەسێکی ڕاضی بێ لەگەڵ کەسێک کە ڕاضی نییە وەرزش ناکە و وزە زۆر سەرف ناکە، خواردنی ئەم دوانە هەمان خواردن نییە. ئەوەی وەرزشەوانە بۆ ڕاگررتنی هاوسەنگیەکە خواردنەکەی زیاترە لەوەی کە وەرزشەوان نییە. و ئە لێرە دەبێ خواردنەکە بەپێی جەستەی کەسەکە دابندێت و ئەو هاوسەنگیە ڕابگیرێت. لەبەرەوە لێرە هاوسەنگیەکە هاوسەنگێکی گشتی نییە، هاوسەنگێکی تایبەتە. ینی بۆ هەر شتێک هینێکمان نیە، ستانداردێکمان نییە کە بەپێی ئەو ستانداردە ئەمەی کە هەیە بۆ هەمووی چییە؟ هاوسەنگە، هاوسەنگی دروست دەکات. بەڵکو دەبێت بۆ هەر شتێک هاوسەنگیەکەی خۆی بدۆزرێتەوە، ئەو خاڵێک کە هاوسەنگی دەکات ئەوە بدۆزرێتەوە. ئەو لێرە ویش ئەحتیمال دەخاتە سەر مۆزۆی هاوسەنگی و دۆزینەوەی ئەو خاڵی نێوانەی کە شتەکان ڕادەگرێت. دوایەوە یا دەڵێ هونەرێکی تایبەت کە لەگەڵ سوشتی ئەو شتەدا سازێت. طبعا هونەرێکی تایبەت وەکو چی؟ بۆ نمونە پزیشکی هونەرێکە، یا وەرزش با بڵێن، وەرزش هونەرێکە بۆ ڕاگررتنی هاوسەنگی لە ناو جەستا. شتانێکی تر هەنەر بامان شێوە کە هونەرن و هونەرەکان هونەری پاراستنی هاوسەنگیە لەو شتا. بەس عادەتەن ئەو هونەرانەی کە هەن، طبعا ئەو هونەرانەی کە دروست دەکەن، هونەر لێرە بە مانای زانست دێ، بە مانای زانستی ئێسادێ، ینی زانستی پیشەیی. هەندێکیان ڕەبتیان بە دروستکردنەوە هەیە، هەندێکیان ڕەبتیان بە کارکردنی ئەو شتەوەیە، ئەو شتە کە تێک چوو ئەم دەبێت چاکی بکاتەوە. طبعا هونەرەکە ڕێکخستن دەخاتە ناو شتێکەوە. بۆ نمونە هونەری وەکۆەوەی کە ئەم نمونە لە نمونەکە دێنێتەوە، دروستکردنی بەلەمەکە. ئەمە جۆرەکە لە هونەر واوانەی کە کەشتی سازەکان کەشتەکان ساز دەکەن، بە تەوازنێکی زۆر تایبەت سازی دەکەن، بە ڕێخستنێکی تایبەتیە و پارچانەی کە هەیە و حساب کراوە بۆ تەبیعەتیە و مادانە و پارچانە خۆیان چین لە خۆیانە و چۆن دەگونجێن لەگەڵ یەکە، چی لەگەڵ چیا دەکرێت بگونجێت لە دروستکردنی ئەم کەشیە. یعنی یەکەم جار حساب بۆ چی دەکرێت؟ بۆ مادەکە، جۆری مادەکان. بۆ نمونە دەبێت چی و چی ئێمە لە کەشتێکە بەکاربێنین. ئێمە تەختە بەکاردێنین، بەڵام هەر تەختە بۆ نمونە بەز نییە، شتێکی ترمان دەوێت کە بەکاری بێنین کە بە تەختەکە ئیشەکە ناڕوە. بەڵام لە عینی کاتە دەبێت و شتێک ئێمە بەکاری دێنین لەگەڵ تەختەکەشا چی بێت؟ گونجاو بێت، ساز بێت. و شتێکی تر بەکاردێنین کە لەگەڵ سروشتی ئەوەی کە دروستی دەکەین ساز بێت. جگەل لەوەی کە ئەم پارچانەمان هێنا، دەبێت چی بکەین؟ دەبێت بە ڕێخستنێکی تایبەت ئەم پارچانە ڕێک بکەین، ینی نظامێکە بێ بۆ ڕێخستنەکەیان، سیستەم هەبێت. لێرە و زیاتر تەرکیز دەخاتە سەر دوو شت. یەک سیستەم، دوو ئەو توخمانەی ئەو سیستەمە بەو سیستەمە لە پەیوەندیان لە دروستکردنی شتێکە. ئەسامەی لە بەردەستی منایە کۆمەڵێ پارچەی جیاجایە بە سیستەمێک پەیوەندیەکەیان ڕێکخراوە. ئەو سیستەمە خەلەلی تێکەوێت، ئەوە چی؟ ئەم ئامێرە ئیش ناکات. یانی چی؟ ینی ئامێرێکی خراپە، چاک نییە. بەڵام کاتێک کە ئەو سیستەمە پەیوەندی نێوان ئەو دانانە بە پەیوەندیەکی، ینی پەیوەندیەکی باش ڕێکیان دەخات، دەیان خاتە ناو پەیوەندیەکی باشەوە، و شتەکانیش کە هەن وەکو پارچە هەر یەکەیان بۆ ئەو ئیشە دەست دەدا، لواوە شیاوە، ئەو کاتە بەهۆی ئەم سیستەم و بەهۆی ئەو پارچانەوە ئێمە شتێکمان دەست دەکەوێت کە چییە؟ کە چاکە.
ئەو دێ لەم شتە تەکنیکیەوە دەیەوێت چاکی لە دەرونیشە دیاریکە بە ئەنالۆگی تەبەن بە لە بریدانە ینی لە جەستە نظام سیستەمێکەیە کە پەیوەندی نێوان ئۆرگانەکانی جەستە و هەموو ئەو کارانەی کە دەیانکەن ئەو ئۆرگانانە ڕێک دەخات. ئەی نەخۆشی چییە؟ نەخۆشی پەککەوتنی یەکێکە لە ئۆرگانەکان و دروستبوونی خەلەلە لە ناو ئەو سیستەمی پەیوەندیە کە هەموو ئۆرگانەکان و هەموو توخمەکانی ناو ئۆرگانەکان دەبەسێ بەیەکەوە. کەواتە بە سیستەمێکی دیاریکرا و جەستەمان بە ساغی ڕاوەساوە. یانی جەستەی ئێمە چاکیەکەی لەکوێوەیە کە دەڵێن جەستەمان چاکە بەو مانایە ساغە لەکوێوەیە لەوەیە کە ئەو سیستەمە بە مەزبوطی کاری خۆی دەکاوە ئەوەی کا وەری دەگرێت و دەخاتە ناو پەیوەندیەوە ئەوەش چییە؟ مادەیەکی لەبار. بۆ نمونە کاتێک ئێمە شتێک دەدەین بە جەستە کە ئەو شتە شتێکی ساز نییە شتێکە ناشیە بۆ ئەوەی کە بدرێ بە جەستە ئەو کاتە چی لە جەستە دروست دەکە؟ خەلەل لە سیستەمەکە دروست دەکە. لەبەرەوە ئەو شتە و سیستەمەکەش دەبێ هەردووکیان حسابی بۆ بکرێت بۆ ئەوەی جەستە لە ناو چاکیە بمێنێتەوە. لێرەوەیە سوکرات دەڵێ چاکی شتێک خاصیەتێکە ئەو خاصیەتەش چییە؟ بەرهەمی یا هونەرێکە یا بەرهەمی ڕێخستنێکە یا بەرهەمی هاوسەنگیە. ئێستا وابزانم هەندێک ڕۆشن بوویەوە کەمە بەستی سوکرات لەو خاصیەتە چییە؟ ئەڵێ تاوان وەکو وتمانە و مۆزۆی هاوسەنگیە و ئەو هونەرانەش کە هەن هونەری تایبەتن بە شتێک لەبەرەوەشە هونەرەکان زانی جیاجیان هونەری پزیشکی و هونەری ئەندازیاری و ئەمانەی کە هەن کە لە لای گریکەکان بە هونەر ناوبراون ئەمانە هەر یەکەیان تایبەتن بە بابەتێک کەواتە هەر یەکەیان هونەرێکی تایبەتە بە شتێک و سەرکاری لەگەڵ ئەو شتە ینی ئەو سیستەمەش کە ئەو شتە هەیەی سیستەمێکی تایبەتە بەو شتە ئەو سیستەمەی پەیوەندیەکانی ناو ئەو شتە ڕێک دەخات. بۆ نمونە هونەری کەشتی سازی سیستەمێکی دیاریکراوەیە کە کەشتەکەی پێ دروست دەکات بۆی کەشتەکە لە ناو کاتێک لە ناو ئاوەکایە لە ناو هاوسەنگی خۆیان بمێنێتەوە و کارەکەی خۆی بکە ینی لە کار نەکەوێت پەکی نەکەوێت خراپ نەبێت. ئەڵێ ئەی تۆش وا نابینی وابێت بە کالیکلیزەڵێ خۆی وەڵام دەداتەوە سوکرات دەڵێ من وای دەبینم کە وابێت بەپێی ئەمەش بێت چاکی هەر شتێک لە ڕێخستنی پارچەکانی ئەو شتەوەیە بەپێی سیستەمێ کە لەگەڵ سروشتی ئەو شتەدا گونجاوە. ئەوم ڕۆشن کردەوە. دوای ئەمەش ئەی جوانی لە کەمترین ڕێخستندا نییە؟ ینی هەر شتێک ئەگەر کەمترین ڕێخستنی تیابێ بەقەدەر ئەو کەمە چاکیشە و چیشە جوانیشە. ینی ئەوەی جوانی لێیەوە پەیا دەبێت چییە؟ لای ئەم ئەویش ڕێخستە هارمۆنیایە هاوسەنگیە ینی ئەو شتێک کە هاوسەنگە ناڕێکخراوە ئەوەی لە ناو فەوزایەکایە ینی لە ئەمە نە جوانە نە چاکیشە. بۆچی؟ چونکە فەوزا و نامانگی خۆی چییە؟ خاصیەتی فاسدبوونی شتەکانە ینی شتێک کە فاسد دەبێ بەهۆی ئەوەیە کە سیستەمەکەی ناوی بەرەبەرە ئەو ڕێخستنەی ناوی چی دەبێت؟ تێک دەچێت کە تێک چوو پەیوەندی نێوان ئەو شتانەی کە هەیە سیستەمەکە ڕێکی خستووە ئەو پەیوەندی دەبێتە پەیوەندێکی هەڕەمەکی ناسیستەماتیک کراوە. ئەو کاتە ئەو شتە لە ناو خۆیان دەکەوێتە ناو فەوزایەکەوە کە کەوتە ناو فەوزایەکەوە هەموو شتێک بەر هەموو شتێک دەکەوێت چونکە سیستەمێک نییە بەرکەوتنەکەیان ڕاگرێ ئەو کاتە ئەو شتە چی دەبێت؟ دەڕوخێ و تا دەچێت. هەر خۆ جواب دەداتەوە دەڵێ بێگومان وایە. اینجا دەڵێ لەمەشەوە دەگەینە ئەوەی دەروونێکیش کە بە سیستەمێک ڕێکخراوە
لەگەڵ سروشتە تایبەتەکەی سازە باشترە لە دەروونێک کە شێواوە و هیچ سیستەمێک نییە ڕێکی بخاتەوە. لێرە مەبەستەکەی سوکرات لەم گفتوگۆیە ئەوەیە بگاتە ئەو شوێنە کە باس لەوە بکات ئێمە ئەگەر بێت و بە ئارەزووی خۆمان شت بکەین، یعنی هەرچی ڕێککەوت بیکەین، هەرچی لوا بیکەین، نەک بە پێی سیستەمێک بیکەین، ئەوە ئێمە دەروونمان پڕ دەبێ لە فەوزا. لەبەر ئەوە جەستەشمان بامان شێوە ئەگەر هەرچی ڕێککەوت بیخۆین چی لێرێ، ئەو هاوسەنگەی تێک دەچێت لە جەستەیەکی هاوسەنگەوە بەرەو جەستەیەک دەڕواکە فەوزای تێکەوێت، ینی فەوزا لە ناو توخمەکانیان دروست ببێت و ئەم توخمانە بەریەک بکەون و لە دەرەنجام ئەو جەستەیە کۆتایی پێبێنن. و ئەو دێت لێرە مەوزوعی سیستەم ڕەبت دەکات بە چاکی شتێکەوە و پێی وایە تەمەن لێرە چاکی شتێک یانی ساغی شتێک، چاکی لێرە کەمتر ینی معناکەی لە معنایەکی تەکنیکیەوە وەرگیراوە، نەک لە معنە ئاکاریەکەیەوە، ینی سوکرات لەوەی تەکنیکیە بەرەو ئەوە دەچێکە ئاکاریە، ئەوەی تەکنیکیە نەقلی دەکات بۆ ئەوەی لە بریدانان دەیبا بۆ ئەوەی کە ئاکاریە. یعنی لە هاوسەنگی جەستەوە دێنێت ئەرگۆمنتەکانی خۆی لەسەر مۆزوعەکە ئەرگۆمنتی لەسەر مەسەلەکە دروست دەکات، دوای ئەوەی کە ساغی کردەوە دەیبا ئاڵێ هەر بە هەمان شێوە بۆ دەرونیش هەمان شتە، مادام بۆ جەستەوایە بۆ دەرونیش هەمان شتە، بەڵام دەروون سروشتێکی تایبەتی هەیە، جەستەش سروشتێکی تایبەتی هەیە. لەبەر ئەوە کە دەڵێن هەمان شتە بۆ معنانە ئەو سیستەمەی جەستە پەیڕەوی دەکات بۆ ڕاگرتنی ساغی خۆی، هەمان سیستەمە کە دەروون پەیڕەوی دەکات بۆ ڕاگرتنی ساغی خۆی. و ئەو توخمانەی کە لە ناو جەستان ئەم سیستەمە ڕایان دەگرێ هاوسەنگەکەیان ڕادەگرێ، ئەو توخمانە بن کە لە دەروونە هەن و هاوسەنگەکەیان سیستەمێک ڕای دەگرێ. ئەڵێن نە، ئەمە بەم شێوەیە نییە، هەم دەروون سروشتێکی تایبەتیە و ئەو توخمانەی کە هەیەی جیاوازن و ئەم سیستەمەکەش سیستەمێکی جیاوازە. لە چی؟ لە جەستە. لەبەرەوە دەبێ حسابی هەر شتێک بە پێی سروشتە جیاوازەکەی دەبێت سیستەماتیک بکرێ، ینی سیستەمی تێدا بێت. لەبەرەوە سیستەمە لەگەڵ ئەگەر لەگەڵ سروشتی شتەکە هەمان گوساز نەبێ، ئەو کاتە ئەو سیستەمە لەناو ئەو شتا لە جاتی ئەوەی ئەو شتە ڕاگرێ، ئەو شتە چی لێ دەکات؟ ئەو شتە وێران دەکات، یعنی هەر فەوزاکە دروست دەبێت و خۆشی ناتوانێت خۆی وەکو سیستەم بپارێزێت. ئەڵێ بێگومان وایە لەمەشەوە دەگەینەوەی دەروونێکیش کە بە سیستەمێک ڕێکخراوە لەگەڵ سروشتە تایبەتەکەی سازە باشتر لە دەروونێک کە شێواوە و هیچ سیستەمێک نییە ڕێکی بخات. ئەمە شەر دەبێت وابێت. ئەوە سوکرات دەرخۆی تاکی دەکاتەوە. ئەی دەرونی ڕێکخراوە ئەو دەروونە نییە کە ڕێخستنەکەی باشە، ینی دەرونی باشەوەیە کە بە شێوەیەکی باش ڕێکخراوە، ینی بە شێوەیەکی باش حەزەکانی ڕێکخراوە و ئەو شتانەی کە دەیەوێت ڕێکخراون و هەڕەمەکیانە نییە هەر شتێک بۆی لوا بە پێی ئارەز و حەزی لێکرد بیکات. ئەمە شتێکی سیستەماتیک کراوە و ئەم سیستەمە ئەبێت و نابێتی هەیە، دەبێت بیکا یان نابێت بیکە، نەک هەرچی لوا بۆی بیکات بیکات، هەرچی ڕێککەوت بیکات بیکات. لەبەرەوە دەڵێت دەروون دەبێت بە پێی سیستەم بڕوا بەرەوە، نەک بە پێی چێژ و ئازار، چونکە بە پێی چێژ و ئازار بڕوا بەڕێوە شتانێگەیە چێژ بەخشن، بەڵام چییە؟ وێرانکەرن. شتانێگەیە خۆشی بە دەروون دەدەن، بەڵام لە عینی کاتیشە وێرانکەری دەروون، چونکە ئەو هەواهەنگی کە لە ناوی هەیە تێکی دەدەن، خۆشیەکەت پێ دەدەن لەو لەحزا، بەس دواتر ینی تۆ لە ناو تێکچوونێکی دەرونی تەواویت. ئەڵێ دەروونێکە بە باشی ڕێکخرابێ و دەروونە نییە کە هاوسەنگ و خۆپارێزە. لێرە مۆزۆی خۆپارێزیش دێتە پێشەوە لە پاڵ هاوسەنگیە. ئەوە شەر دەبێ وابێ کەواتە دەرونی هاوسەنگ و خۆپارێز دەروونێکی چاکە. کالی کلیسی عزیز، ئەمە ئەو مەسەلە جێگیرانن کە لای من هەر وەک خۆیان دەمێنەوە و ناگۆڕێن، گەر پێیان ڕازی نیت بابزان. تەبەن لێرە باس لە دووشت دەکرێت،
هاوسەنگی دەروون کە سیستەمێکەوە سەنگی ڕادەگرێت لەگەڵ خۆپارێزی. خۆپارێزیش خۆی چییە؟ یعنی پاراستنی کارکردنی ئەو سیستەمەیە کە هاوسەنگی دەروون ڕادەگرێت. یعنی ئێمە چی بکەین و چی بکەین ئەو هاوسەنگیەی دەروون تێک ناچێت، ئەی چی بکەین تێک دەچێت. ئێمە کەی خۆپارێزین؟ ئەو کاتە خۆپارێزین ئەوەی کە هاوسەنگی دەروون تێک دەدا لێ دوورکەوینەوە، ئەوەی کە هاوسەنگی دەروون دەپارێزێ ئێمە بەدەمیەوە بچین. کەواتە خۆپارێزی لە ئەساسەوە چییە؟ پاراستنی کارکردنی سیستەمەکەیە و ڕێگەنەدانە بەوەی کە ئەو سیستەمە لە کار بکەوێ لە ڕاگرتنی هاوسەنگی ئەو توخمانەی لە دەروونە.